الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە ناخی هەر یەکێک لە ئێمەدا ئارەزوویەکی قوڵ و بەهێز هەیە بۆ ئەوەی کەوا هاودەمێکمان هەبێ لە ژیاندا، هاودەمێک کە تێمان بگە، چونکە لە ناخی هەر یەکێک لە ئێمەدا کۆمەڵە شت هەیە حەز دەکەین کەسێک هەبێ، هاودەمێکمان هەبێ، هاوڕێیەکمان هەبێ کە لە ناخمان بگە، پاشان پشتگیریمان بکە، هەروەها لەگەڵماندا گەشە بکات. هاوڕێ هەر بۆ کات بەسەربردن نییە. بەڕێزت مەبەستت ئەوە بێ هاودەم و هاوکارێکت هەبێ کە کاتەکانتی لەگەڵدا بەسەربەری، بەڵکو پێویستە هاوڕێ وەکو بەشێک لە گەشتی ژیانمان تەماشا بکەین. هەموو قسەیەک، هەموو پێکەنینێک، هەموو جوڵە و ئاماژەیەک لەو کەسەی کە هاوڕێتە و هاودەمتە و لەگەڵتایە دەبێتە بەشێک لە کەسایەتی تۆ. جەنابەت تەماشاکە ماوەی هەفتەیەک، مانگێک، ساڵێک لەگەڵ کەسێکە هاودەم بە، هاوڕێ بە، ئاشنا بە، بەیەکەوە بە، سیر دەکەی بەبێ ئەوەی کە خۆت مەبەستت بێ قسەکانت وەکو قسەی ئەوی لێدێ. ئەگە زیکری خوا بکە، کۆمەڵە خەڵک کە جۆنابن لەگەڵیاندا هاوڕێ و هاودەمی خەریکی زیکری خوا بن، خەریکی قورئان خوێندن بن، خەریکی فەرموودە بن، بڕوات هەبێ تۆش بێ ئەوەی هەست بکەی قسەکانت هەمان ڕەنگدانەوەیان هەیە، بەردەوام تۆش باسی خوا پێغەمبەر دەکەی صلی الله علیه وسلم. ئەگەر ئەو کەسانی کە لەگەڵیاندا دەبی بە هاودەم بۆ ماوەیەک، خوا نەخواستە دوو لە ڕووی ئێوە پەرژین بێ، خەریکی جوێن و قسەی ناشرین بن، یەکسەر تۆش قسەکانت بە هەمان شێوە بەبێ ئەوەی تۆ پێشتر وا پەروەردەکرابی وا ڕاهاتبی وشەی نەشیا و بەدەم تا دێ بەرامبەر بە خەڵک. هەروەها ئەگەر ئەو کەسەی کەوا دەبیە بە هاودەمت، جابا لێرە لە کەوانەیە کە ئاماژە بەوە بکەم، هاوڕێ هەر ئەوە نییە بەجەستەیی لەگەڵتایە. مۆبایلەکەت تۆڕی کۆمەڵایەتیەکە کە بەکاری دێنی، ئەو پەیجانەی کە تەماشایان دەکەی، ئەوانە هاوڕێی تۆن، زۆر هاوڕێیەکی کاریگەرن. وتاری ئەو مامۆستا ئاینەی کە گوێی لێدەگری ئەوەش هاوڕێتە. مامۆستای وا هەیە بەردەوام زمانی بە لەعنەت و بە جوێن و بە نەفرەتی ئەم و ئەو ڕاهاتووە. وەڵڵاهی ئەوانەی گوێ لە وتارەکانی دەگرن، ئەوانەی فەقێ و خوێندکارنی سوبحان الله تەماشا کە ڕێگ ئاوان، ئەوانەی کە زمانیان پاکە، زمانی خۆشەویستیان هەیە، ئەوانەی گوێیان لێ دەگرن، ئەوانەی هاودەمی وتارەکانی ئەوانن، بە هەمان شێوە نەرمونیان و بەڕێز و زمان پاکن. هەمووی کاریگەری هەیە، ئەبێ بە بەشێک لە کەسایەتی تۆ لەگەڵ کەسێکا بە کە بەردەوام خەریکی تانەدانن لە خەڵک، خەریکی دۆزینەوەی عیبە لە خەڵک. تۆ پێشتر وانە بووی، بەبێ ئەوەی حەزت بە خۆت بکەی، سیر دەکەی تۆش وردە وردە خەریکی گەڕانی بەدوێ عیب و عاری خەڵکە، ئەگەر نەیبێ بۆی دروست دەکەی. لەگەڵ کەسێکا بە کە بەردەوام خەریکی سوعبەت و گاڵتە و گەپ و پێکەنینە، بەبێ ئەوەی کەوا حەز بە خۆت بکەی دوای ماوەیەک تۆش دەچێ ئەو ڕیزەوە و دەبی بە یەکێک لەو کەسانەی کە خەریکی گاڵتە و گەپ و قسە و سوعبەتە. هەروەها جوڵەکانت، ئاماژەکانت لەگەڵ کەسێکا بە بەردەوام پەنجەی ئاوا ڕادەوەشێنێ، بەبێ ئەوەی حەز بە خۆت بکەی تۆش پەنجەت ئاوا ڕادەوەشێنی. بۆیە زۆر جار بەڕێزان سەرنج بدەن، مناڵەکەت لە خوێندنگا لە قوتابخانە دێتەوە، کە دێتەوە بۆ ماڵەوە کۆمەڵێک قسە دەکا، کۆمەڵێک هەڵسوکەوتی هەیە، کۆمەڵێک جوڵە و ئاماژەی هەیە، نە ئەو قسانە، نە ئەو هەڵسوکەوتانە، نە ئەو ئاماژانە لە ماڵی جەنابتدا نەکراوە. تۆ پەروەردەیەکی زۆر جوان و دروستت کردووە، کەچی ئەو قسە نەشیاوانی کە بەدەمی منداڵەکەتدا دێ، کوڕ بێیان کچ بێ، بەتایبەت لە قۆناغی بنەڕەتیدا و تەنها لە ئامادەییشدا بگرە لە زانکۆشدا، بڕواتان هەبێت لە ماڵی جەنابتە ئەوانە نەوتراوە و نەفێری کراوە. لێی بکۆڵەوە ئەوە لە خوێندنگاکەدا فێری بووە.
ئەوە هاوڕێکانی کە لە دەورنی ئەم قسانە دەکەن، ئەم وشەنە شیاوانە دەڵێن، ئەم جوڵە و ئاماژە سەیر و سەمەرانە نواندووە، منداڵە جگەرگۆشەکەی تۆ لە ماڵی خۆتا دەینوێنێتەوە، ئەبێتە بەشێک لە کەسایەتیت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نمونەی هێنایەوە بە هاودەمی باش، بە حامل المسک، لای عەتر فرۆشێک گوڵاو فرۆشێک دانیشە، ئەگەر لێشی نەکڕی بۆنی گوڵاو و عەترەکەی دەچێ بەسەرتدا. لە لای کوورەی ئاسنگەرێکەوە دانیشە، ئەگەر جلەکانیشن نەسووتێ بۆنی دووکەڵ و ژەنگ و ژار دەچێ بەلووتتدا. مەولانای ڕۆمی زۆر جوانی فەرمووە: بولبول دەدبا بەرەو گوڵستان، هاودەمی قەلەڕەش بە دەدبا بەرەو زبڵدان. هاوڕێی ڕاستەقینە پێویست ناکات قسە بکەی، هەر خۆی تێت دەگا لە ناخت تێدەگا. بۆیە کاتێ دەوترێ ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم واللهی ئەو وشەیە پڕ بە پێستیان بووە. هاوڕێی ڕاستەقینە، هاودەمی ڕاستەقینە بەڕاستی ئەصحابەکانی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. واللهی شایەنی ئەوە بوون وشەی ئەصحاب، وشەی هاوڕێ و هاودەمی ڕاستەقینەیان بەسەرا بوترێ ڕەزا و ڕەحمەتی خوا لە یەک بەیەکی ئەصحابی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. لە خزمەت فەرموودەیەکا دەبین کاتێک کە پیاوێکی ئەنساری ئەبینێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم برسێتی پێوە دیارە، بە کوڕەکەی بە غولامەکەی دەڵێ بڕۆ ماڵەوەمان ئاگادار بکە با نانی 5 کەس حازرکەن. ئالێرەدا لە سەرەتای فەرموودەکەەوە فێری ئەوە دەبین پیاوی موسڵمانی وەکو جەنابتان ژیر و وشیار و بەهەڵوێست پێش ئەوەی میوان بەرێتەوە ماڵەوە خێزانی ئاگادار دەکا. پێشی دەڵێت چەند کەس دەبێتە میوانم. ئەو پیاوە ئەنساریە ژیر و تێگەیشتووە هاوڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم پەروەردەی مەدرسەی ئیسلام، وتی بە هاوسەرم بڵێن نانی 5 کەس ئامادەکە. غەڵەتێکی گەورەیە تۆکت و پڕ کۆمەڵە خەڵک دەبێتە ماڵەوە. ئەو زەمانە کە نە چێشخانەیەکە بووە، نە خواردنێکی سەفەری هەبووە، نە دیلیڤەری هەبووە. ئەوە ئافرەتە شۆک دەبێت، یعنی بەڕاستی لە کت و پڕێکە کۆمەڵە خەڵکی زۆر دەبێت. جار هەیە ژوورەکەت بە ئەندازێ ئەو خەڵکانە نییە، ژووری میوانەکەت ژوونی دانیشتنەکەت بەو شێوەیە نییە. بۆیە دەبێت ڕەچاوی ئەوە بکەی پێشتر هاوسەرت ئاگادارکەی و ڕەچاوی ئەوە بکەی باری داراییت لە ماڵەوە ئەوەندە هەیە خواردنێکی شیاو بۆ میوانی خۆشەویستت ئامادە بکەی و شوێنی دانیشتنی گونجاوت هەیە کە میوانەکانتی لێ دانیشێنی، بەڵێ هەواڵەکەی بە ماڵەوە گەیاند و پاشان چۆ خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. عرضی کرای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەنابەت لەگەڵ 4 کەسی تردا بۆ نیوەڕۆ لە خزمەتتاین. پێغەمبەر صلی الله عليه وسلم قبوڵی کرد، چونکە ئەو پیاوە دەناسێ کە چەند مەردە، کە چەند هاوڕێیەکی دڵسۆزە. پیاوەکە چووە بۆ ماڵەوە بۆ هاوکاری خێزان و ڕێخستنی ماڵ. وتی پیاوە کە پێغەمبەری خوا دەعوەت کردووە سەرسەر و سەرچاومان بەرەکەتی خوا ڕووی تێکردوین. وتی ژنەکە خۆم بۆ نەگیرا، وەڵی بەیانی نیازی میوانداریم نەبوو، بەڵام زانیم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆری برسیە. هاوسەرە بە ڕێزەکەی عەرزی کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی فەرمووی برسیمە. وتی ناوەڵڵا پێغەمبەر نەفسێتی زۆر بەرزە، هەرگیز باسی خۆی ناکە و باسی برسێتی خۆی ناکە. بەڵام قەد عەرەفت الجوع فی وجهه، کە سەیری ڕوخساری پیرۆزی پێغەمبەرم کرد صلی الله عليه وسلم هەستم کرد پێغەمبەر برسیەتی. قەد عەرەفت الجوع فی وجهه، بە سیرکردنی دەموچاوی مبارەک و نورانی زانیم خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم برسیەتی. یەکسەر منیش ئەو کەسەم نرد و ئاگاداری پێغەمبەرم کرد صلی الله عليه وسلم. هەرگیز میوانداری هەموو کەسێک قبوڵ مەکە، ئەبێ کابرا ئاوا دڵسۆزت بێ لە دەموچاو تا هەستت پێ بکە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دعوەتەی قبوڵ کرد، کەواتە نابێ ئەمڕۆ مامۆستایەکی ئاینی بانخوازێک جەنابەت هەر کەسێ وتی فەرموو بڵێ فەرموو نابێ، چونکە لەوە ئەچێ خوا نەخواستە دواتر زەمت بکاتەوە، نان خواردنێک لە کەسایەتیت بدا. ئەبێ ئەو کەسە ئەوەندە دڵسۆز بێ بێ قسەکردنت لە ناخت بگا. کە ڕۆیشتن
ئەمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ چوار کەسە گەیشتنە بەر دەرگای ماڵی کابرا، کەسێکی تریش لاشێشی خۆی تێکرد، زانی دعوەتێکەیە لەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەڕوا لەوە ئەویش برسی بوو بێ. کە گەیشتنە بەر دەرگا پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی کابرای بەبیر هاتەوە، خۆت و چوار کەس واتە 5 کەس، ئێستا ئەمان 6ن. بە خاوەن ماڵی وت فەرمووی ئێمە 5 کەسەکە لەسەر قسەی خۆت هاتوین، ئەم پیاوەمان لەگەڵ نەبوو، لە ڕێگا بە شوێنمان کەوت، ڕێگەی دەدەی بێتە ماڵەوە و میواندارێکت بکە، ئەگەر ڕێگەشی نادەی ئاساییە با بگەڕێتەوە، چونکە ئەو لە ناو چوارچێوەی میواندارێکەدا نەبوو. کابراوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئەوەش لەگەڵ پێغەمبەری خوادا بێ صلی الله علیه وسلم لەسەر سەر و سەرچاو ماڵم پڕ دەبێت لە بەرەکەت، بە ئەویش تەشریف بێنێ. فەرمووی مادام ڕێگایدا تۆ ژوەرە لەگەڵماندا. لێرەدا هەزاران ڕەحمەتی خوای پەروەردگار لە ڕاوەکارانی فەرموودەی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم زۆر دیقەتی ئەمان داوە. ئەگەر کەسێک میوانداری نەکرابوو خۆی تێ هەڵچێش کرد بۆت هەیە بیجاڕیتەوە. حکمی حەدیسەکان لەسەر ئەوە چڕ کردوێتەوە، شتێکی جوانیشە. کاتێک کە تۆ دەعوەت نەکراوی لە شوێنێکە، کۆمەڵە خەڵک لە جەماعەتی مزگەوتن، دعوەتی ماڵێکی ناسیا و ئاشنەی تۆشن کە خۆڵقی تۆشیان کەوتیان فەرموو مەڕۆ، بڵێ وەڵڵی عزرێک بێنەوە ئیشێک بێنەوە بە درۆ حیساب نییە، چونکە ئەگەر مەبەستیان بوویایە پێشتر ئاگاداریان دەکردی کە کتوک پڕکتیان فەرموو جەنابیشت مەڵە فەرموو لەوە چێ ئەو نانە بۆ ئەوەندە خەڵکە حازر کرابێ و ئەوەندە جێگا و ڕێگای ماڵەکە هەبێ. بەڵام بەڕێزان حکمی ئەم فەرموودەیە لەوە گەورەتر ئەوەیە قەد عەرەفت الجوع فی وەجهیه، واللهی ئافرەت بە دەموچاوی ئەزانیم کە پێغەمبەر صلی الله علیه وسلم برسیەتی. ئەمە دەرسی ژیانە. ئەوە ناونیشانی وتاری ئەمڕۆم لە ئەوە وەرگرت، هەموو شتێ ناوترێ بەڵام هەموو شتێک دیارە. دۆستی ڕاستەقینە ئەوەیە پێش ئەوەی قسە بکەی، ناهێڵێ بکڕوزیتەوە، ناهێڵە شکوای حاڵی خۆت بکەی، بەس بە دەموچاوتە، بەس سەیری دەموچاوت کە سبحان الخالق، ئەو پەروەردگارە کە ئەڵڵایە سبحانه وتعالى ئەم مرۆڤەی وا دروست کردو هەر ئەم ماسوولکانەی دەموچاو بە تەماشاکردنی ئینسانی ڕاستەقینە، دۆستی ڕاستەقینە لە دەموچاوت دەگا، بە دەموچاوەکەتە ئەزانێت تۆ برسیتە، گرفتت هەیە، کێشەت هەیە، بە تۆنی دەنگتە. بەخوا دۆستی ڕاستەقینە پێویست ناکە شکوای حاڵی خۆتی بۆ بکەی، بەس بە تۆنی دەنگت، بە ناسکی و گڕی دەنگت تێدەگات و گرفتت هەیە. واللهی زۆر کەس هەیە وتوێتی فڵان کەس تەلەفۆنم لەگەڵ کرد، بەس بە لەناو تەلەفۆنەکەیە لەناو مۆبایلەکەیە بە دەنگی زانیم گرفتارە. ئەوە دۆستی ڕاستەقینەیە، بەس بە تۆنی دەنگی، نەک ڕوو بەڕوو. هەر لە تەلەفۆنە کە قسەم لەگەڵ کرد دەنگی شێوەیەک بوو، ئەو ئینسانی برادەرمان گرفتێکی هەیە. ڕاستەقینەش هەی بووە بە تەڕی ناو چاوەکانی کەسێک جاری وای قسەت بۆ دەکا، هەز دەکەی کە باسی شتی خۆی دەکا، ئاوێک دەپەڕێتە ناو چاویەوە، فرمێسکی شاراوەی پێدەوترێ. دۆستی ڕاستەقینە لەو فرمێسکە شاراوانە بەڕێزان تێدەگا. بەدەستی لەرزیوی ئینسانێک کاتێکە گرفتاریەکی هەیە سەی دەکەی کە دەستەکانی هین دەکەن لەرزینێکی پێوە دیارە. ئەم لەرزینە ئاسایی نییە، بە مەشغوڵی مێشکی تۆ باسی شتێکی بۆ دەکەی ئەو دڵی لە جیهانێکی کەدایە. بەڕێزان ئەوە هەمووی بەڵگەیە لەسەر ئەوەی ئەم کەسە مێشک مەشغوڵە دیارە لە شوێنێکی کەوە گرفتارە. زۆر جار کاربەدەستانی وڵاتی موسڵمان کە چوونە مزگەوتێک چەند جارێک نوێژیان لە دوای مامۆستایەکی ئاینی ئیمامی مزگەوتێکەوە کردووە، ئەوە لە کتێب بە مێژووی ئیسلامیەکاندا زۆرە، یەکسەر کابرای حکومڕان، والی شار، پارێزگاری شار وتوێتی فڵان مامۆستا گرفتاریەکی هەیە، چەند کەسێکی دڵسۆزی ئاگادار کردووە سەردانی بکەن بزانن کێشەکەی چییە. کەسەی دەکەن لە ماڵەوە قەرزارە، نەبووە، کێشەی خێزانی هەیە، وتوانە قوربان باسی کرد، پێی وتی ناوەڵڵا، بەس هەر کە نوێژم لە دوایەوە کرد، ئەو مامۆستایە ئەم نوێژ و قورئان خوێندنەی تۆنی دەنگی هەڵس و کەوتی سوزدە و ڕکوعی وەکو جارانی پێشوو نەبوو، ئیلا گرفتاریەکی هەیە. بۆیە هەموو شتێک ناوترێ چاوەڕێ مە بە دۆستەکەت هەموو زوخاوی خۆی هەڵڕێژێ و بکڕوزێتەوە و داوای یارمەتی لێ بکە. ئەبێ خۆت تێی بگەی هەموو شتێ ناوترێ، بەڵام بەخوا هەموو شتێک دیارە. کاربەدەستی دڵسۆز بەبێ ئەوەی میلەتەکەی خۆپیشاندان بکە،
لەسەر تەلەڤیزۆن هاوار بکە قسە بکە بەخوا لە حاڵی میلەتەکەی تێدەگا. هاوڕێ ڕاست لە نەبوونی خۆتدا بەرگریت لێ دەکا. هاوڕێ ئەوە نییە کە خۆت لەوێی بە موجامەلە دیفاع لێ بکە. هاوڕێ ڕاستەقینە هاودەمی ڕاستەقینە کە سەرەتای وتاروتم هەر یەکێک لە ئێمە تامەزرۆیە بۆ بوونی هاوڕێیەکی ڕاستەقینە لە ژیانیدا. واللهی ئەوە نیشانەکەیەتی کاتێک کە خۆت لەوێنی بەرگری لێ دەکا. ئەو وەختەی بوختانت بۆ کرا لەلایەن ناحەزانتەوە ئەم ناڵێ واللهی برا هیچ ئاگرێک بێت و کەڵ نییە، شتێک نەبوو بێ ناوترێ، شتێکی لەسەر ناوترێ. ئەگەر وای وتەوە هاوڕێتی والله بیسڕەوە مەیکە بە دوژمن، بەڵام لە ڕیزی پشت پێبەستراوانی خۆتدا لای بە. بەخوا گومانی هاوڕێ لە بوختانی دوژمن کاریگەرتر و قورسترە لەسەر دڵت. دوژمن بوختانت بۆ بکە چاوەڕێی لێ هەیە، بەس ئەمە دۆستی چەند ساڵەتە، نان و نمەکتان بەیەکەوە خواردووە، هاوڕێت بووە کە گومانی لە دڵا دروست بوو. دوژمنەکە بوختانی بۆ کردووی زۆر قورسە بۆ سەر دڵی تۆ، بەڵام چاوەڕوان کراوە بوو. بەڵام ئەم دۆستت، ئەم هاودەمەت، ئەم هاوڕێیەت، ئەم هاو ئاشنایەت کاتێک کە گومانی بۆ دروست بوو بەهۆی بوختانی دوژمنەکەتەوە، واللهی گومانی هاوڕێکەت لە بوختانی دوژمنەکەت لەسەر دڵ و دەرونی کەسانی بەڕێزی وەکو جەنابتان قورسترە. هاوڕێی ڕاستەقینە وا دەناسێ ئەگەر دوژمن چەند بوختان بکە و بە چاوی خۆشی بیبینێ هێشتا عوزر دێنێتەوە بۆت. ئەڵێ بەخوا من دۆستی خۆم دەناسم لەوانە بە دوورە. یەکێ لە ساڵحان و پیاوچاکان ئەڵێ ئەگەر گوێم لە هاوڕێکەم بێ یەک بەخۆی هاوار بکە بڵێ ئەنا ڕەبوکم الئەعلا، خەڵکینە من خوای هەرە باڵای ئێوەم. واللهی من دەڵێم ئەوە قورئان دەخوێنێتەوە، ئەوە باسی فیرعەونە، ئەوە قسەی فیرعەونە لە قورئانە. ئەو هاوڕێم قورئان دەخوێنێتەوە بۆ خەڵک، چونکە من تەوحید و یەکتاپەرستی ناودڵی ئەو مرۆڤەی هاوڕێم دەناسم چەند پاک و خاوێنە. خۆی هاوار دەکا من خوای گەورەی ئێوەم، دەڵێم ئەوە مەبەستی ئاەتەکەی قورئانە و باسی فیرعەون دەخوێنێتەوە. ئەگەر هاوڕێکەم ببینم بەڕیش یا عەرەق دێتە خوارەوە، واللهی من ئەوەندە بە پاکی دەزانم و لەو کردارانە بە دوورە عزری بۆ دێنمەوە ئەڵێم ئەوە داخۆت چه نامەردێک عەرەقەکەی بەسەرا ڕشتووە، بە بەردەمی چ ماڵێک و پەنجەرەیەکا ڕۆیشتەوە و کوپی عەرەقەکەیان ڕشتەوە بەسەر سەری ئەوە هاتۆتە خوارەوە، عەرەقەکە بەڕیشیا دێتە خوارەوە. بەخوا دەبێ هاوڕێ ڕاستەقینە ئاوا بێ، بەردەوام ئەوەندە گومانی باشت پێبەرێ نەگەڕێ لەوەی داخۆ چێ قسەیەکی کردو ئەمیش بڵێ بەخوا قسە لە خۆ ناوترێ ئاگری بێ دووکەڵیان نەوتووە، دووکەڵی بێ ئاگریان نەوتووە. بەخوا خۆشە ژن و مێرد ئاوا هاوژین و هاوڕێی یەکتر بن. ئەم ژنە هەرچێکی پێ بوتری لەلایەن خەڵکەوە قەت پیاوەکەی قبوڵ نەکا، بڵێ من ژنی خۆم دەناسم. پیاوێک چەندە بوختانی بۆ بکرێ ژنەکە بڵێ من هاوڕێ و هاوسەری پاکی خۆم دەناسم، قەت گومانم لە دڵیا دروست نابێ. داخی گرانم لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا ئێستا کەوتوینە سەردەمێکەوە، بەخوا ئەگە قسەیەک لەبارەوە کرا پێش نەیارەکە ئەبێ سوێند بۆ یار و دۆستەکەت بخۆی کەوانیە و بوختانە بۆت کراوە. ئاگادار بە هەندێک جار هاوڕێکەت بەس ئەوەی لێت دەوێ گوێی لێ بگری. کوردەواری دەڵێ دەردە دڵی خۆتی بۆ بکەی، نایەوێت چارەسەری کێشەکەی بۆ بکەی، ئەزانێت چارەسەری کێشەکە بە تۆ ناکرێ، بەڵام لە ناخەوە دەکڵێ. منجەڵی بوخارتان بینیوە کاتێک کە لە ناوە خەریکە دەتەقێ ئەوەندە پەستانی چۆتە سەر، داوا ناکە کەسێک دەستکەکانی لێ بکاتەوە و سەرەکەی لابا و ڕزگاری بێ، ئەڵێ بەس چەند کونێک ببێت تەنفیسێک هەبێ، ئەها فشەفشێکی لێ دێتە دەرەوە هەوایەک دەردەکا ناخی بەتاڵ دەکاتەوە لە تەقین دەیپارێزێ. واللهی ئەوە ڕێک دەردەدڵی ئینسانە، ئینسان لە ناخەوە پڕ دەبێت. بەدەزانێت جەنابەت چارەسەری ئەم کێشەیەت پێ ناکرێت، کێشەکەی قورسترە لە تۆ، گەورەترە لەوەی بە تۆ حەل بکرێ، بەڵام دەگەڕێ بە چەند هەناسەیەک بدەم بە ئەمانەتەوە دەردەدڵی خۆی لە لای تۆ دەکا، دەتخوا جەنابیشت مرد بە بیپارێزە. ئافرەتێک لای ئافرەتێک، پیاوێک لای پیاوێکی وەکو جەنابتان بەڕێزی وەکو ئێوە ئەوەی لێدەوەشێتەوە مەردانە بیپارێزە، ئەو بەس دەردەدڵی خۆی کردووە، پەنای بۆ تۆ هێناوە. چەندە ناشیرینە دکتۆرێک کە عیبێک لە جەستەی نەخۆشێکا دەبینێ و چارەسەری دەکا،
نەخۆشەکە پەنای بۆ بردووە بۆی باز دەکات بچێت لە لاو خەڵکە بڵێ ئەزانن فڵان کەس ئەمڕۆ لە نۆرینگەکەم بۆ عیبێکی گەورە لە جەستەیە هەیە بۆی باس کردم و وەڵڵاهی ئەوە هەر زۆر عیبدار بووە لەوە ناشرینترە کەسێک دەردەدڵت لە لا بکات تۆ بچی بۆ خەڵکی بژاڕیتەوە پەنا بەخوا جاری وا هەیە دڵدانەوە و دڵنەواییەک بەقەدەر هەموو دنیا بەنرخە لە بوختانی خاتو عایشەدا دایکی ئیمانداران دایکمان خاتو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی دەجارێتەوە خاتو عایشە دایە عایشە دەفەرمێ کە بوختانەکەم بۆ کراو پێم وترا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم منی بردەوە ماڵی باوکی هەموو لا دڵگران بووین و ماڵی ئێمە و پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی پڕ لە گریان و خەم بوو لەو کاتەدا خەڵکێک دڵنەوایی دەکردم بەڵام لەناو هەموویاندا ژنێکی ئەنساری مەدینەی هەبوو هاوڕێم بوو کە هات بۆ لام هیچی نەوت دایە عایشە دەفەرمێ هیچی نەوت یەک قسەی لەگەڵا نەکردم بەس ئامێزی پێدا کردم و زۆر گریا لەگەڵمدا دەفەرمێ لا ئەنساها لەها هەرگیز گریانی ئەو ژنە لە یاد ناکەم چاولێ بەڕێزان جار هەیە شەد نییە بە قسە جاری هەیە گریانی دۆستێکت لەبەر تۆ فرمێسکێک دەڕێژێ بە هەزار قسەی خەڵکانی تر هەیە لا ئەنساها لەها دایە عایشە دەفەرمێ هەرگیز ئەو گریانەی لەبیر ناکەم منیش جەنابەت ڕۆژێک خەڵکانێک هەبووە لەگەڵماندا گریا بێ هاو خەممان بوو بێ قەت لە یادی مەکە بینوسە لە ناو لیستی ئەو کەسانەدا کە هەرگیز بێوەفامە بە بەرامبەریان وەکو دایە عایشە دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بەڕاستی کەسەکانم خۆشەویستان بێکەس ئەو کەسە نییە خزم و قەومی نەبێ ئەڵێن فڵان کەس زۆر بێکەسە بێکەس ئەو کەسە نییە کە خزم و قەومی نەبێ کە هیچ هاوڕێیەکی نەبێ بەڕاستی بێکەس ئەو کەسەیە کەسێک نەبێ دڵنەوایی بکە ئیتر بە هەزاران خەوم و قزم و عەشیرەتت هەبێ بەخوا هیوا هەیە چەند برای هەیە چەند ئامۆزا و پوزای هەیە چەند قەوم و عەشیرەتی ناوی گەورەی هەیە بەڵام وەڵڵاهی لە لێ قەوماندا لە کاتی گرفتاری ناخدا کە ناخی پڕە کەسێک شک نابە بڕوا دەردەدڵێکی خۆی لەلا بکە خەمێکی خۆی لەلا بەباکە کەسێک شک نابە بێ بەڕاستەقینە بە ماڵیش نەبێ هەر بە قسە دڵنەواییەکی خۆشی بکە و معنەوێتی بەدەستکاتەوە ئەوە بێ کەسە ئەینا تۆ ئەگەر هیچ خەم و قەوم و خزم و کەسێکی شن نەبێ یەک دوو کەس هەبێ لە ژیانە لە کاتی تەنگانەدا دەردەدڵی خۆتیان بە ئەمانەتەوە لا بکەی بێن دڵنەوای یەکت بکەن ئاوێک بکەن بە دڵی گڕگرتوت و ناخی سوتاوتدا خۆت بەبێ کەس و بێ قەوم و بێ خزم مەزانە ئیسلام فێرمان دەکات ئەو کەسانەی لێمان نزیکن و لە ناخەوە نەک هەر بە زمان لە ناخەوە خۆشمان دەون خۆشەویستیەکەیان بۆ دەربڕین بڵێ خۆشم دەوێت ئەوە شیعاری ئیسلامە پەروەردەی ئیسلامی فێرمان دەکا بە هاوڕێکت بڵێ خۆشم دەوێت بە هاوژینەکەت بڵێ خۆشم دەوێت مەڵێ پێویست ناکە خۆی دەزانێ قابلە هاوسەرمە ژنمە نەزانێ خۆشم دەوێت نابۆی دەرببڕە بە قسە پێی بڵێ هاوژینەکەم هاوسەرم خۆشم دەوێت چەند جوانە ژنێک ڕۆژی جارێک هەفتەی چەند جار ئەمە بە هاوسەرەکەی بڵێ بە پیاوەکەی بڵێ پیاوەکە وەڵڵاهی خۆشم دەوێت بە منداڵەکەت بڵێ ئیتر بچووکەیان گەورەیە بڵێ کچەکەم کوڕەکەم وەڵڵاهی خۆشم دەوێت ئەو وشەیە زۆر گەورەیە بۆی دەرببڕە وە کەس گومانی لەوە نیە جا کێ هەیە منداڵی خۆی خۆش نەوێ مەڵێ پێویست ناکە ئەوە سەلماوە ناوەڵڵا سەلماویش بێ و هەموو کەسیش بێگومان بێ بەرامبەری دەست بەسەری مناڵەکە تا بێنە پێشەوەی بڕوا بۆ مەکتەب ماچێکی بکە بڵێ ڕۆڵی گیان خۆشم دەوی بە شەریکەکەت بڵێ خۆشم دەوی شەریکتە لە مامەڵەدا جاروبار بۆی دووبارەکەەوە بڵێ وەڵڵی فڵان کەس سوپاسی خوا دەکەم کە ئێمە بووین بە شەریک وەڵڵاهی تۆم لە ناخەوە خۆش دەوێ مەسەلە مادی نییە کەسایەتی لام گەورەیە لەبەر خوا خۆشم دەوی ئەو شەریکایەتیە چەند بەرەکەتدار دەبێت کاکە خوشکەکەت شووی کردووە جاروبار سەری لێدا لەبەر چاوی مێرد و منداڵەکانی دا بڵێ خوشکەکەم بەس خوا دەزانێ من چەنم تۆ خۆش دەوێ ئەزانی ئەو خوشکە چەند دڵی پێ خۆش دەبێ ئەزانی لە لای مێردەکەی چەند ڕێزی پەیدا دەبێ ئەزانی مناڵەکانی چەند دڵیان خۆش دەبێت کە خاڵیان لەبەر چاوی ئەوانە بە دایکیانی وت خوشکەکەم خۆشم دەوی کاکە بە براکەت بڵێ سەردانی بکە بڵێ براکەم وەڵڵاهی
الحەمدلله هیچ گرفتن نییە بەس بەخوا ئەوە نەم خۆش دەوی حەزەکەم هەموو شەو سەردانت بکەم وەڵڵی خۆشم دەوی لە لای براژنەکەت لە لای برازەکانت بە براکەت بڵێ خۆشم دەوی ئەمە ئیسلامی ئێمەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ بە معاذی کوڕی جەبەل دەفەرمێ والله إني أحبك سوێند بە الله سبحانه وتعالى ئەی معاذ دڵنیا بە زۆرم خۆش دەوی خۆ هەموو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو هاوڵان دڵنیا بوون کە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەک بە یەکیانی چەند خۆش دەوێ بەڵام ئاواش تاک تاک پێی دەوتن سوێند بە الله ئەی معاذ دڵنیا بە من تۆم زۆر خۆش دەوێ تخوا ئەو هەستا ئێستا معاذی کوڕی جەبەل بێنە بەر چاوی خۆت ئەبێت لەو وەختەیە چ دڵشادیەکی هەبوو بێ ومێدەوارم پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەکی ئەمەش بڵێ والله فڵان کەس من تۆم خۆش دەوێ والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە تۆمان زۆر خۆش دەوێ ئەگەر ئێمە شایەن نەبین تۆ ئەوەندە وەفاداری هەر کەسێک تۆی خۆش بوێ دڵنیام بە یەکی ئێمە لەم مزگەوت و غوربەتی ماڵی خۆماندا کە ئەوقافی زاڵمی هەولێر و حکومەتی فاشل ناهێڵێ ڕوبەڕوو لەگەڵ مسلمانان بین والله سڵاواتت بۆ دەنێرین پێت دەڵێن خۆشمان دەوی تۆش بە بەندەی گونەهبار و بە هەموو ئەوانەی سەیری وتارە دەکەن دڵنیام هێندە وەفاداری دەفەرمووی والله منیش ئێوەم خۆش دەوێ ئیتر ئەوە هەموو شتێکی گەورەیە بۆ ئێمە لە دنیا و لە قیامەتدا عەبدوڵڵای کوڕی عومەر رضي الله عنه وعن أباه رضا ورحمة إخوة لعبد الله به ولإمام عمري باوشي به دفرمي لخدمت في غنبت دادان اشتبهم صلى الله عليه وسلم كتوب كور بياوكات كارو باريكي هبو كروشت وتم أي في غنبري إخوة صلى الله عليه وسلم فلان كسم زور خوش دوي زور كسيكي باشا فرموي أعلمته بيدو تو خوشم دوي قلت لا نوتم نو والله أي في غنبري إخوة صلى الله عليه وسلم هر خوي دزاني خوشم دوي فرمووی قم فأعلمه هەستە خێرا بڕۆ بە شوێنیکەوە بیدۆزەوە پێی بڵێ والله من تۆم خۆش دەوێ ئیبن عومەر دەفەرمێت دەست بەجێ هەستان کەسەکە دوور کەوتەوە خێرا فریای کەوتم و بانگم کرد وتم فڵان کەس وتی فەرموو عەبدوڵڵا ئیشێک کارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشێکی هەبوو وتم نە والله بەس هاتووم پێت بڵێم سوێند بەخوا لەبەر خوا خۆشم دەوی ئەویش ئامێزی پێداکردن و فەرمووی والله منیش لەبەر خوا تۆم خۆش دەوێ مەڵێ خۆشەویستی مەشارەوە بەڵام بەداخەوە بەڕێزان بەڕاستی ئەمڕۆ لەناو مسلماناندا ئەمە پێچەوانە بۆتەوە والله ڕقمان لە یەکێک بێ من ڕقم لە تۆ بێ نەخواستە خۆم بۆ ناگیرێ ڕۆژێ دوو ڕۆژ سەری سێم ڕۆژ کە تووشت بۆ مەزانی فڵان کەس ڕقم لێتە هەر یەکسەر ڕقەکە دەردەبڕین بەڵام کەم وا هەیە بە یەکتر بڵین خۆشم دەوی هەروەها لە قسە جێرانەوەدا من بەڕێستان ناڵێم ئینشاءڵڵا ئێوە پەروەردەکراوی ئەم وتارانە و ئەم مەنهەجەی مسلمانانی ڕاستەقینە ئەوە فێربووین کە قسەی چاک دەژێڕینەوە چەند جار بە کەسێک بڵێ وڵی فڵان کەسم زۆر خۆش دەوێت بەلامەوە زۆر کەسێکی دیندارێکی ڕاستەقینەیە زۆر مرد و پیاوە ئینسانێکی چاکە عایلەیەکی بەڕێزن بڕواتان هەبێت دەگمەن نەبێ بۆی ناگەڕێتەوە لە مەجلیسێکە دانیشە دڵت پڕ بێ بەرامبەر بە مسلمانێک بڵێ وەڵاهی فلان کەس حەزم بە چارەی نییە وەڵاهی بە باشی نازانم عەقیدەی خاوێن نییە وەڵاهی ماڵێکی باش نین بڕواتان هەبێ نیو سعاتی پێ ناچێت بە تەلەفۆنیش بە پێی دەگەیەنێتەوە بەڵام لە ئیسلامی ئەمەدا پێچەوانەکەی ڕاستە خەڵکی نەخۆشەویستیەکەتان بگەیەنن ڕقەکان ئەمڕۆ هەن بەیانی دەڕەونەوە با بەرامبەر هەر پێی نەزانێ خۆتان دڵی خۆتان بشۆنەوە پاکیکەنەوە با خۆشەویستان لە یەکدا نەبڕین نیشانەی ئیمانداری ڕاستەقینە ئەمەیە با هەر یەکێک لە ئێمە پشکنینێک بۆ خۆمان بکەین هەر کاتێک دڵخۆش بی بەمانەوەی خۆشەویستی نێوان ژن و مێردێک ڕۆڵە و دایک و باوکێک دوو هاوڕێ دوو مسڵمان دوو ئەهلی مزگەوت هەر کاتێک دوعای خێرت بۆ کردن وتت وەڵڵی خوایە فڵان ژن و مێردە بەینیان زۆر خۆشە زۆر خێزانێکی بەختەوەرن یا ڕەبی خوایە بیان پارێزی خۆشەویستیان زیادکەی کە بینیتن بەیەکەوە خۆشحاڵن لە دڵەوە هەست بکە بزانە ئامێرەکەی ناو دڵت گڵۆپەکەی چۆنە سوورە پێی ناخۆشیان سەوزە و گەشە دەکات دوو هاوڕێ زۆر یەکتریان خۆش دەوێت بزانە حەسوودی بەرامبەریان و لەسەر هەلی بگەڕێی وەڵا فڵان کەس و فڵان کەسیش ئەڵێن بەینیان تێکچوو فڵان کوڕە و فڵان کچە زۆر ڕێزی دایک و باوکیان دەگری بزانە دەگرن بزانە دڵت خۆشە یان چاوەڕێی لیان هەڵگەڕێنەوە
دوو موسڵمان زۆر تەبان چاوەڕێی وتار لەسەر یەک بخوێنەوە دژایەتی یەک بکەن یان دوعایان بۆ دەکەی ئەم برایەتیان بەردەوام بێ. ئەمە نیشانەی ئیمانداری ڕاستەقینەیە. خوا نەخواست ئەگەر دڵخۆش بووی بە جیابوونەوەی موسڵمانانێکی خۆشەویست خەلەلێک لە ئیمانەکەتدا هەیە و عەقیدەکەت پاک نییە. لە جەنگی ئوحودا دوای ئەوەی کۆمەڵک 70 سەحابی لە یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەهید کران لە دەمە و ئێوارەدا ئەوەندە جەنازەکان زۆر بوون تەرمی سەحابە شەهیدەکان زۆر بوون نەدەکرا هەر یەکە گۆڕێکی تایبەتی بۆ هەڵکەنن. ئەو زەمانش کە ئەم حەفارە وەسایلانە نەبووە وەکو زەمانێ خۆمان بەبیرمان دێ هەر بە پاچ و خاکەناس دەبوو قەبر هەڵکەنی. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دوو سێ بیان خەنە گۆڕێکەوە. لەو کاتەدا لەو سەختیەدا کە حەمزە شەهید بووە فەرماندەی لیوای موسڵمانان موسعەب شەهید بووە، ئاڵا هەڵگر شەهید بووە، 70 سەحابی پایبەرز شەهید بووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو وەختەیە ئەمەی دەبیرە فەرمووی بگەڕێن بەناو لاشەی شەهیدەکانماندا عەمری کوڕی جەموح لەگەڵ عەبدوڵڵای کوڕی حەرام بدۆزنەوە. وتیان بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی لە یەک قەبرە ئەم دوانە بنێژن، ئەم دوانە بدۆزنەوە، ئەم قەبرەمان کە ئامادە کردو ئەو دوانەی تێکەن. فەرمویان بۆ لەن هەمویان هەر برامانن، هەموو بران، هەموو یەک ڕێباز و یەک مەنهەج و یەک مەیدانی شەهادەتە. فەرمووی فإنهما كانا متحابين ئەم دوانە لە دنیادا یەکتریان زۆر خۆش دەویست. توخوا با لە قەبرەکەشا بەیەکەوە بن، با خۆشەویستان لە قەبریشا لە یەکدا نەبڕێن. خۆش بە حاڵی ئەوەی کە خۆشەویستی لە ناو خۆشەویستاندا زیاد دەکا، هاوار بە حاڵی ئەو کەسەی کە دوو خۆشەویست لە یەک دەکا. یا ربی خوا باشتر لە دینەکەی خۆت شارەزامان کە یا ئەرحەم الراحیمین. ئەم قورئانە ئەم فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرەکەتن. ئاوا لە ئیسلام حاڵی بین کە ئیسلام وانەی ژیانە. یا ربی خوا ژیانمان بەم ئیسلامە بەختەوەرکەی، ژیانمان بەم ئیسلامە خۆشکەی، قیامەتمان بەم ئیسلامە ئاوەدانکەی، بە بەرەکەتی ئەم ئیسلامە یا الله بە بەهەشت شادمانکەی. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی خۆمان و دایک و باوک و خێزان و منداڵ و موسڵمانان بەگشتی خۆش بی. شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا شافی یا الله. هەموو ئەوانەی کە ڕۆژانە تووشمان دەبن ئەڵێن تخوا دوعای خێرمان بۆ بکەن، نەخۆشمان هەیە یان خۆمان نەخۆشین، هەموو ئەو ئەمانەتانم کۆ کردوتەوە لە دڵمایە لەگەڵ ئێوەی بینەری ئەم وتارەدا دڵین یا ربی خوا شیفای لاشەی نەخۆشی ئێمە و نەخۆشەکانمان و هەموو ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ربی یا شافی شیفای هەمومان بدەی. یا ربی خوا ئازار لەسەر لەش بە ئازارەکان هەڵگری، ئەوانەی دڵ بەخەمن خوا دڵخۆشیان کەی، ئەوانەی چاو بە فرمێسک و خەمبارن یا الله زەردەخەنە بخێوە سەر لێوەکانیان. یا ئەرحەم الراحیمین داوا لێ دەکەم بە ڕەحمەت و میهرەبانی خۆت بارانی ڕەحمەتمان بۆ بارێنی. یا ربی خوای هەمومان محتاجی تۆین، چۆن محتاجین بە قورئانەکەت کە لە ئاسمانەوە نازڵت کرد، هیچ شتێکی ئەم سەر زەوێ جێگەی قورئانەکەت ناگرێتەوە. یا ئەرحەم الراحیمین محتاجین بەو ئاسمانەش کە تۆ بارانی تێدا دەبارێنی. یا ربی خوای ئەو بارانە بەدەسەڵاتی هیچ کەسێک نییە و ئەم زەویە مردووە، ئەم خاکەتینوە، ئەم میلەتەتینوە تەنها بە تۆ تێراو دەکرێ. یا ربی خوای بەردەوام بارانی ڕەحمەتمان لە کاتی گونجایی خۆیدا بۆ ببارێنی و بۆمان بکەی بە مایە خێر و ڕەحمەت و بەرەکەت. یا ربی خوای لە هەموو بەڵاو نەخۆشی و ناخۆشیەک ئێمە و سەرجەم موسڵمانان پارێزی. آمين 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 والحمد لله رب العالمين.